بەناوی بنەماڵەی عەلی قڵاقای مەزیەوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین. سپاسگوزارین بە ئامادەبوونتان لەم ئێوارە کۆڕەدا. نووسین و بڵاوکردنەوەی کتێبی مەردی نیشتیمان تەنیا خوێندنەوەیەکی مێژووی نییە، بەڵکو زیندووکردنەوەی ڕۆحی پاڵەوانێتیە کە دەبێتە ڕێنمایی بۆ ژیانی ئێمە و نەوەکانی داهاتوو. تا نەوەکانی داهاتوو بزانن کە ئازادیەکەی ئەمڕۆ بە خۆڕایی بەدەست نەهاتووە. چیرۆکی عەلی قڵاقای مەزی تەنها چیرۆکی خەباتگێڕێک نییە، بەڵکو چیرۆکی گوندێک و نەتەوەیەکە کە بەرەنگاری سەختی و دەستدرێژیەکانی ڕژێمی بەعز بۆتەوە. عەلی قڵاقای مەزی کەسایەتیەکی ئازا و چاونەترس، سەخی و خزمدۆست و دڵفراوان، وشیار و بەهەڵوێست، دەگمەن و لێهاتوو، پێشمەرگە و جوتیار و سوارچاکێکی بەتوانا و کورتپەروەرێکی خاوێن، خاوەندیوەخانێکی گەورە و نانبدە و بەرچاوتێر و مەرد. هەڵکەوتەی گوندەکەی شاڕەی ڕێبواران و پێشمەرگە بوو. تەنیا ماڵەکەی لانکەی گەرم و گوڕی کوردایەتی و پەناگەیەکی پارێزراوی شۆڕش و پێشمەرگە بوو. عەلی قڵاقای مەزی تەنها ناوێک نییە، داستانێکە لە خەبات و قوربانیدان، ژیانی پڕ لە چیرۆکی پاڵەوانێتی و ئیلهام بەخش. ڕژێمی بەعز بۆ چەندین جار زیندانی کردووە، بەڵام هەرگیز نەیانتوانیوە نیشتیمان پەروەری لە دڵیدا دەربێنن. لەژێر ئەشکەنجەی پڕ زەبر و زەنگدا هەر بیزنینۆکەکەی دەست و قاچەکانی دەردەهێنن، لە پەتی سێدارە نزیک دەبێتەوە و دەرهۆش ئاسا ڕزگاری دەبێت. هەر جارێک زیندانی دەکرا، وەک دەسەڵاتی تاریکی هەوڵیان دەدا ڕۆحی ئازادیەکەی بشکێنن، بەڵام ئەو تەنیا ئەوەی دەکرد کە وەک درەختێک لەناو خاکی نیشتیماندا قوڵتر بڕوات. هاوژینەکەی و منداڵەکانی هەمویان پاڵپشتی ئەو پاڵەوانە بوون کە بەرگەی هەموو ئەشکەنجەکانی دنیایان گرت بۆ پاراستنی ئازادی خاکەکەیان. ئەگەر بگەڕێنەوە بۆ قڵاقای مەز، دەبینی کە ئاسەواری ماڵەکەی تەنها دار و پەردوو نییە، بەڵکو یادگاریەکی زیندوی شۆڕش و ئازادیە. و هەر هەنگاوێک لەو گوندەدا دەنێیت وەک لێدانی دڵی نیشتیمان دێتە بەرگوێت. ئەمڕۆ ناوی لە گوندەکەیدا دەنگ دەداتەوە. لە هەر بەردوو درەختێکدا چیرۆکی 1001 شەوە دەگێڕێتەوە، هەناسەی مێژوو دەبیسێت. قەرەداخ وەک زۆربەی ناوچەکانی تری کوردستان، لانکەی شۆڕشی کوردایەتی و دایەن و پێگەینەری هەزاران ڕۆڵەی وڵات پارێز بووە. لە مێژووی پڕ سەروەری گەلەکەماندا ڕۆڵ و پێشەنگایەتی بەرچاوی هەبووە. با پەند لە مێژووی ناوچەکە و ژیانی مەردەکانی نیشتیمانمان وەربگرین، کلتوری وڵات پارێزی و ژینگە پارێزی لە بیر و باوەڕماندا گەشە پێ بدەین. کلتوری گوند و پێکەوە ژیانی باو باپیرانەمان، دایە و داپیرەمان بە هەرەوەزی زیندوو بکەینەوە، دارستانەکان بپارێزین، خاک و پێدەشتەکان سەوز بکەین، کانی و کانیاوەکان وەک سەرچاوەی ژیان چاودێ بکەین. ئەو کات دەتوانین ڕۆحی شەهید عەلی و شەهیدانی تر ئارام و ئاسوودە بکەین. عەلی قڵاقای مەزی سەری بەرز بوو، وەک شاخە بەهێزەکانی قەرەداخ. لە دوای خۆی تەنها نیشتیمان پەروەری و پاڵەوانێتیەکەی وەک میراتێکی بەنرخ و ئیلهام بەخش بۆ ئێمە ماوەتەوە. خەڵکی ناوچەکە بە یارمەتیدان و قوربانیدانەکانی بۆ هەمیشە بیری لێ دەکەنەوە. ناوی تۆ لە مێژوودا وەک خۆرێک دەدرەوشێتەوە، ڕۆحی تۆ لە ناو هەموو نیشتیمان پەروەرێکدا دەژی. تۆ لەبەر ئازادی خەڵکەکەت، لەبەر خاک و شاخ و کانی، لەبەر درەخت و گوڵینەی چیاکانی کوردستان ژیانت بەخشی. تۆ گوڵێکی نەوەریویت کە لە خاکدا ڕەگت داکوتیوە و بۆ هەمیشە لە یادەوەری ئێمەدا گوڵ دەکەیت. تۆ ڕۆحێکت بەخشی بە ئاسمان، بەڵام ڕەنگ و بۆنی خۆت لە زەوی بەجێ هێشت. لە ناو هەموو گوڵ و باخێکدا، لە ناو هەموو گۆرانی و دەنگێکدا هەیت. سڵاو بۆ ڕۆحی ئازادی خوازیت، سڵاو بۆ ژیان دۆستی و مەردایەتی مەردی نیشتیمان. لە کۆتاییدا ئەمەوێت دەستخۆشی لە باوکی بەڕێزم کەم کە لە پاش هەوڵ و مادووبوونی چەندی ساڵەی توانی ئەم کتێبە بخاتە بەردیدەمان، و هەروەها سپاسی تەواوی ئەو کەسانە بکەین کە هاوکار بوون لە نووسین و هەروەها قبوڵکردنی چاوپێکەوتن و یارمەتیدان لە نووسین و چاپکردن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە. بەتایبەت سپاسی مەڵبەندیەکی ڕێخستنی سلێمانی یەکەین کە ئەرکی چاپکردنی کتێبەکان گرتە ئەستۆ. و ئەمەوێ ئەوەش بڵێم کە سەرگوزەشتە و ژیان و خەباتی عەلی قڵاقای مەزی زۆر زیاترە لەوەی کە لە دووتوێی ئەم کتێبەدا خراوەتە ڕوو، و هیچ کارێکیش بێ هەڵە و کەم و کورتی نییە. ئێمە هەوڵ ئەین کە بتوانین لە چاپەکانی داهاتووە ئەو هەڵە و کەم و کورتیانە چاکەین و دەوڵەمەندریکەی. سپاس بۆ ئێوە.